ئەوڕۆ دەرفەتێکی زێڕین بۆ گەلی کوردستان هاتوتە پێش ئەویش ئەوەیە هەموو پارچەکانی کوردستان کە کوردی تێدا دەژێتن ئەو وڵاتانەی کە کوردی تێدا دەژین ئەو وڵاتانە دووچاری کێشە و ژیر و گرفتی خۆیان بوونە کە کێشەی زۆر گەورە و با بڵێن ئەزەماتیان تێدایە ئەوە یاریدەدەرە ئەو یارمەتی دەرە بۆ ئەوەی هێزە سیاسەکان بتوانن چالاکی زیاتر بتوانن دەستکەوتی باشتر بەدەست بێنن. بەو نمونە ئێستا لە عێراق لە سووریا لە تورکیا لە ئێران کە کوردی تێدا دەژیتن لەو وڵاتانە کێشەی زۆر کێشەی سیاسی کێشەی ئەمنی کێشەی با بڵێن ئابووری زۆر قوڵیان هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە پێم وایە ئەوانە پێویستیان بە ڕۆڵی کورد هەیە کە هاوڵاتینە لەو منطقە بۆی بتوانن کورد دەتوانێتن ئەو دەرفەتانە بقۆزێتەوە و ئەو سیاسەتەیان ئەو داواکاری ڕەوایانەی کە هەیەی بتوانێت تا ڕادەیەکی باش بسەپێنێتن و مافەکانی گەلەکە دەستە بەرەوە کرد. ئەوەی ڕاستی بێتن پرسی یەکێتی نەتەوەیی ئەوڕۆ نەک ئەوڕۆ هەر لە دەر زەمانەوە یەکێک بووە لە خواست و ئاواتەکانی هەموو تاکێکی کورد لە کوردستاندا بەڵام بەداخەوە هەتا ئێستاکە ئەو یەکبوونە یان ئەو یەکێتی نەتەوەیە دروست نەبووە هەرچەندە هەوڵ و تەقەلای زۆریش دراوە لەلایەن هێزە سەرچەکانی کوردستان بەڵام لەبەر ئەوەی هێزە سیاسەکانی کوردستان چالاکییان و بزاویان لە هەر پارچەی لە پارچەکانی کوردستان محکومن بە جوگرافیای کوردستان و ئەو دەوڵەتانەی کە لە دەوروبەرن دەور و تەسیر و کاریگەریان لەسەر ئەو هێزانە هەیە بۆیە من پێم وایە ئەو هێزا ئەو وڵاتانەیان ئەو دەوڵەتانە زۆری هەندکەم کاریگەریان هەیە لەسەر ئەوەی ڕێگە نادرێتن ئەو یەکێتە نەتەوەیە لە کوردستان دروست بێتن.